بەڵازان ڤیتیەکمان هەیە لە ئەنجومەنی خەلیفانەوە کە خەڵات و ڕێزلێنان بە کۆمەڵێک چالاکەوان و باخواز بەخشراپێکەوە بینەری دەبین. بەناوی خوای گەورە میهرەبان وەکو ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی دادگەری بە پێویستمانزانی ئەم ڕابەڕێزانەی بەهۆی ئەرکۆماندیبوونیان لە ساڵانی ڕابردوو سوپاس و پێزانیان بکەین. لێرەوە دەستخۆشیان لێ یەکەین. خوای گەورە پاداشتیان داتەوە، سەرکەوتوو بن ئینشاءالله. خوای گەورە پاداشتی مولاشی داتەوە ئینشاءالله. وەڵا ئامازمان لەو سوپاس و پێزانینە و برانە بەهۆی ئەرکۆماندیبوونیان دڵسۆزانە خۆمخۆران لە ساڵانی ڕابردوو بێماندیبوون و بێ بەرامبەر شەو ڕۆژان خستە سەرێکی دیل و خزمەتی ئیسلام مسلمانان بەبێ ئەوەی هیچ کات و ساتێک دابڕابن، هیچ کات و ساتەکی درێژیان کردبی. لێرەوە دەستخۆشیان لێ یەکەین. خوای گەورە سەرکەوتویان کە ئینشاءالله. بەناوی خوای گەورە و میهرەبان زۆر سوپاسی ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی دادگەری ئەکەین بەو سوپاسپێزانەی کە بەمیاندا کە بە برایەتی لەگەڵ ئیشن کردە چەند ساڵە لە 2015 تا 21 لەو خولەی بەردەوام بووین. الحەمدولیلا بە دڵسۆزانە و لێبڕاوانە ئیشن کردە، ئەنی بە برایەتیەکی پتەومان هەبوو لە بینی. ئینشاءالله هەر بەردەوامیش دەبین لە داهاتووشدا ئینشاءالله وەکو ئەندامێک بەردەوام بن ئینشاءالله لە کاری ئیسلامی ئینشاءالله. زۆر سوپاسی هەموو براکانیش ئەکەین کە پێکەوە بووین. Thank you.